چۆن بتوانین مانگی ڕەمەزان بکەینە دەرفەتێ بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری و بێکاری. ئێمە لە سەدەقەی گشتی لە ماڵی زەکات ئەتوانین دەرفەتی کار بڕەخسێنین بۆ گەنج و لاوەکانمان. بەڕای من گەنج ئەگە کاری هەبێ بتوانی ئیش بکە بێ ئیش نەبێ تەبعاً بەلای خراپەشدا ناڕۆ. دەستگای خێرخوازی بارزانی کە دادەمەزرێت ئامانجێتی خزمەتی مرۆڤایەتی بکات. نوێژوو ڕۆژوو عیبادەتی هەموو لایەک قبول بێت. لەم بەرنامەیەدا و لە ماڵی خودداوە دەست بە بەرنامەی بژانەوە دەکەین. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا باز لە کاریگەریەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین. مانگی ڕەمەزان بەوە ناسراوە کە زەنگین و دەوڵەمەندەکان دەستگیرۆی هەژار دەکەن لە ڕێگای زەکات و سەرفترەوە. ئایا دەتوانین لەم مانگەشە هاوکاری گەنجان بکەین یانیش ئەوانەی کە خاوەن بیرۆکەن و دەتوانن لە ئاینەدا هەلی کار بڕەخسێنن؟ ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ئەم ڕێکارانەی دیاری کردووە؟ ئایا چۆن بتوانین مانگی ڕەمەزان بکەینە دەرفەتێ بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری و بێکاری؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. مانگی ڕەمەزان ئەو مانگەی وەک مانگێکی ژیانەوە بۆ هەژاران و نەداران دادەنرێت. لەم مانگەدا مسلمانانی جیهان زیاتر دەبەخشن بە تایبەتی لەلایەنی زەکات و سەرفترەوە. دەکرێت ئەم مانگە وەک دەرفەتێکی بژانەوەی ئابووری تەماشا بکرێت. لە ڕوانگەی ئیسلامەوە بەخشین چۆنە؟ ڕۆڵی مامۆستایانی ئاین چییە بە دیاریکراویش لە مانگی ڕەمەزاندا؟ مسلمانانی دنیاش بە شێوەیەکی گشتی لە دەر زەمانەوە چاویان لەسەر ئەوەیە کە زەکاتی ماڵ و بەخشینەکانیان لە مانگی ڕەمەزانی پیرۆزات چڕ بکەنەوە. ئەمەش ئەگەر بە شێوەیەکی دادپەروەرانە و بە شێوەیەکی پلان بۆ داڕێژرا و کار لەسەر کەمکردنەوەی هەژاری و بێکاری بکرێت بێگومان زەکات ئەتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێت، چونکە بەپێی ئەو ڕقەمەی کە ئێستا لە دووەلی خەلیج و وڵاتانی ئیسلامیە بەرجەستە بووە، ئێمە ڕێژەی زەکاتی ساڵانەی سەرمایەی مسلمانان لە جیهانی ئیسلامی و دووەلی خەلیجا بە تایبەتی زیاتر لە 400 ملیارد دۆلارە. بێگومان ئەم 400 ملیارد دۆلارە ئەکرێ لەسەر دوو ڕەهەند ئیشی لەسەر بکرێ. یەکێک بۆ چارەسەری هەژاری بۆ ئەو کەسانەی کە بە هۆکارێکی تایبەت هەژارن، لەبەر کرێچێتیە، لەبەر نەخۆشی و نەشتەرگەریە، لەبەر تەواوکردنی خوێندنە، لەبەر کەمی خەرجی و داهاتە و هەندێک لە گەنج و لاوەکانیشمان لە پیاوان و ئافرەتان زۆر جار هۆکاری هەژاریەکەیان بێکاریەکەیانە. ئەگەر ئێمە بتوانین لە ڕێگەی پلانێکی وردەوە بە ڕێگەی داهاتی زەکات بتوانین ئەوان بەگەڕ بخەین و بیان بکەین بە خاوەن هەلی کار و دەستی کاریان بۆ بڕەخسێنین، بۆیە ئێمە لە سەدەقەی گشتی لە ماڵی زەکات ئەتوانین دەرفەتی کار بڕەخسێنین بۆ گەنج و لاوەکانمان و بەمانای ئەوەی کە پێوترێ ئیستیثمار و بەرهێنان یا ڕەخساندنی هەلی کار بۆ ئەو کەسانەی کە بێکارن و هەژاریەکەیان هۆکاری بێکاریەکەیانە. و ئیمامی شافعی بە ڕەحمەت بێ 12 سەدە بەر لە ئێستا قسەی لەسەر ئەم پرس و بابەتە زۆر بە جوانی کردووە کە چارەسەری هەژاری لەسەر سێ بنەماداناوە: لەسەر بنەمای کەفاف، لەسەر بنەمای کیفایەت، لەسەر بنەمای تەمام الکیفایەت. تەمام الکیفایە ئیمامی شافعی پێی وایە بە ڕەحمەت بێ هەموو ئەو کەسانەی کە توانای کارکردنیان هەیە بە پێی هونەری زانین و پسپۆڕی بە زمانی ئەمڕۆ یا بەپێی لێ هاتووی و پیشەکەی خۆیان پێویستیان بڕی هەر بڕە لە سەرمایەیەکی پارە هەبێ لە ماڵی زەکات ئەتوانن بۆیان دەستەبەر بکرێت، تەنانەت ئەگەر بازرگان بن، ئەگەر زەڕنگەر بن، ئەگەر ئاسنگەر بن، ئەگەر داتاش بن، ئەگەر شۆفێر بن. بێگومان پرس و بابەتی زەکات پرسێکە خوای گەورە بڕیویەتیەوە لە ئایەتی سەدەقات و زەکاتە 8 سنفی باس کردووە
کە ئەم هەش سنفە ئەبێ لە بەرچاو بگیرین لە خزمەتکردن لەسەر شێوەی پلانی تاکە کەسی بێ دەوڵەمەندەکە خود بە خود و ڕاستەوخۆ هاوکاری بکە یاوەکەوەی کە لە وڵاتانی پێشکەوتوی ئیسلامیە لە ڕووی سندوقی زەکاتەوە بێگومان سندوقی زەکات ڕۆڵێکی ئەرێنی گەورە بینێ بێگومان حکوومەت دەتوانێت ڕۆڵێکی گەورەی هەبێ و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەتوانن ڕۆڵێکی گەورەیان هەبێ بەڵام سندوقی زەکات پێویستی بەوەیە کە لەژێر چاودێری ژمێریاری و بەشی پلاندانان و بەشی ژمێریاری و بەشی ڕقابەی شەرعی و چاودێری شەرعیابێت بۆ ئەوەی کە بە ئاراستەیەکی خراپان نەبرێ وەکو پێویست سوودی لێوەربگیرێت. جنابی دکتۆر یعنی لە مانگی ڕەمەزانە زۆربەی شتەکان چڕەبێتەوە خێرات زیاد دەکات هۆکار چییە ئایا مانگی ڕەمەزانی پیرۆز کاریگەری هەیە لەسەر ئابووری بە تایبەتی لەسەر کەمکردنەوەی ڕێژەی هەژاری بێکاری بەناوی خوای گەورە چەندین ئاەتمان هەیە کە خوای گەورە داوامان لە یەکەکەوە زەکات وەکو پایەیەکی ڕەکیزەیەکی یان مسلمان یاخود ئاینی ئیسلام لە بۆ مسلمانان وەکو واجب یعنی وەکو فەرز خوای گەورە فەرزی کردووە زە لێرە زەکات ئەگە برین کورتی کەینەوە یاخود بە کورتی باسیکەین واتە ڕاستکردنەوەی بڵانسی نێو کۆمەلگایە مەسەرەن هەر کاتێک کۆمەلگا وای مەسەرەن تەبەقەیەک مەسەرەن چوە سەرەوە و تەبەقەیەک لە خوارەوە بوو قورئان دەیەوێ لەڕێ ئەو ماڵی کە داوێتە ئەو کەسە خوا پێداوەیە خو سەرمایەدارە ئەفەرمی وەمیما ڕەزەقناهم ينفقون ئەوەی کە پێم بەخشیون ئەبی ئێوەش بەشی هەژاران و فەقیران لێ بدەن. مانگی ڕەمەزان کاریگەری خۆی دروست دەکات مەسەلەن لە هەرێمی کوردستان لە وڵاتانی ئیسلامی بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری و بێکاری یعنی ئەتوانین بڵێن ڕەمەزان سەروبەندێکی زۆر گەورەی هەیە لەگەڵ نهێشتنی فەقر یاخود لە بۆ زەکات یاخود لە بۆ یعنی چۆن بڵێ هیوایەکە لە بۆ هەژاران مانگی ڕەمەزان ئێمە بە حکمی ئەوەی کە زۆربەی ئەوانەی کە لە مؤسساتی خەیری ئیشەکەنیان ئەوانەی کە مامەستای ئاین لە مزگەوتەکان ینی بڕواب کە لە دەڕۆژ پێشی ڕەمەزان ئەو خەڵکە فەقیر و هەژارە پەیوەندی بە مامەستایان و بەو دەستگا خێرخوازیانەکە بڵێ ئەتوانی برێن پەیوەندێکی ڕاستە و خۆی هەیە لەگەڵ بابەتی ینی هەژاری و فەقیر و یاخود فەقر بەگشتی. باشە دکتۆری بەڕێز ئێستا بابەتێکی تر هەیە ڕەخساندنی هەلی کار بۆ نمونە چەندین گەنجی بەتوانامان هەیە لە هەرێمی کوردستانە خاوەن بیرۆکەن ئەگەر بێت و لەلایەن ئەو زەنگینانەوە ئەمەیان پێ بدرێت یارمەتی دارایی بدرێن دوای ئەمانش هەلی کار بڕەخسێنن ئەمە لە ڕووی ئاینی ئیسلام و هەم خێرە ینی ڕێگا پێدراوە بۆ ئەم جۆرانە کە هاوکاری گەنجانیش بکرێ ئێمە لە کوردستان ینی فراغێکمان هەیە لە دامەزراوەی زەکات تا ئێستا ئێمە توانین بڵین دامەزراوەیەکمان نییە دامەزراوێکی ڕسمی کە متمانە پێکراو هەم خەڵک متمانەی پێهەبی و هەم دەوڵەمەندەکان متمانیان بەو دامەزراوەی هەبی و هەم ببیتە ماوایەک لە بۆ هەژارن چووکە بۆ ئەگەر تەماشاکەین ئەگەر و مؤسسەمان هەبوو ئەو دامەزراوەمان هەبوو ئەتوانین کێشەی زۆری بەتاڵە و فەقر یعنی بەتاڵانی بێکاری ئەتوانین لە ڕێی ئەو مؤسسە ئێمە بکەین ئێستا بۆ نمونە ئێمە دەوروبەرەکانمان وڵاتانی دەوروبەرمان کۆمەڵێک ینی دەستگای زەکات و یاخود دەستگای خێرخوازیان هەیە توانیتیان نەک یارمەتی لە بە وڵاتەکانی خۆیان هەتا بگەینە دەرەوەی وڵاتەکانی خۆشیان ئەتوانین بڵێن وڵاتی وا هەیە لە ڕێ ئەو مؤسساتە بەشێکی لە فەقر و بەتاڵە پڕ کردوتەوە ئەو توانای هەیە ئەوە زەنگینمان هەیە دروستکردنی مامۆستانی ئاینی چه کاریگەریەکیان هەیە لەسەر ئەوە مەسەلەن دەبینی لە مانگی ڕەمەزانە مامۆستانی ئاینی زۆر کاریگەریان هەیە لەسەر کۆمەڵگا بۆ نمونە بۆ ئەوان شێوازی وتارەکانی خۆیان ناگۆڕن سەبارەت بەم بابەتە ئەم ینی کۆمەڵێ پرسی تر هەیە بیان نەپێشەوە ینی یارمەتیدان لە ڕێگای زەکاتەوە بۆ پرۆژە بچووکەکان توانای دەستگیرۆی ئەو گەنجانی کە مستحقن ماڵ هەژارەکان ینی بە هەموو شێوازێک شێوازی وتاردانەکە بگۆڕێ بەخۆی مامۆستا دیاری بێگومان ینی جیایی لە شێوازی یاخود لە ڕێگاکانی وانەوتنەوە هەتا یاخود وتاردان جیاوازێکی هەیە بەڵام ئەگە برین کۆی پرۆسەکە بەگشتیوەگرین مامەستایانی ئاینی دەور و کاریگەری ڕۆڵێکی سەرچیان هەیە لە بۆ ئەو بابەتە ینی وەڵام دیوەکەی باس بکەم ئەتوانین بڵێن بڵێ بە سیغەیەکی تر یاخود بە ئاماژەیەکی تر ینی ئەو پرۆژە زیاتر وای بکەین کە بیکەینە مؤسساتی بەڵام هەموو مامەستایەک بێگومان ینی بەڵام نسبیە هەموو مامەستایەک دەور و کاریگەری ڕۆلی زۆری هەیە لەسەر
کۆمەلگاوە بەتوانم بڵێم تاکە هیوای هەژارانن ئێستا لە کوردستان لە وڵاتی خۆمان کە زۆربەی مزگەوتەکان و مامەستایەکان پرۆژیان هەیە لە بۆ فەقیران لە بۆ هەتیمان و بێباوکان وەکو مامۆستایەکی ئاینی ئەم پرۆژێت پێ باشە تۆ لە وتارەکانی خۆتە بە دەوڵەمەندەکان بڵێ یارمەتی گەنجەکان بێگومان ئەوە هەر پرۆژەی ڕەمەزانی ساڵانەی ئێمەیە کە لە ڕێی مینبەرەکانەوە لە ڕێی مزگەوتەکانەوە ڕیسالە و پەیامێک بنێرین لە بۆ دەوڵەمەندەکان کەوە ئێمە کۆمەڵێک گەنجی هەژار و بێکارمان هەیە ئەتوانین ئەولەویەت لە زەکات لە بۆ ئەوانەبی کە بتوانین ینی هەڵی کاریان لە بۆ بدۆزینەوە یاخود دەسترویان بکەین مەسەن بۆ پرۆژەی بچووکیان هەیە بتوانین لە ڕێ زەکاتەکانمان بۆ نمونە کەسێکی سەرمایەدار کە گەنجێک کەستە لای داوای بڕێک پارەی کەمیلێکە ئەگەر ئەو دەوڵەمەند وخوا پێداوە ینی منطقیانە لۆژیکیانە بیرکاتەوە ئەتوانی ئەو گەنجە ڕزگارکە لە هەژاری. هەر لەم بەرنمەیەدا تایبەت بە بەخشین و پشگیری گەنجان وەک دەرفەتێک لە مانگی ڕەمەزان کە بە مانگی بەخشین ناسراوە لەگەڵ کەسانی شارەزای بواری تواناسازی گفتگۆ دەکەم کایە چۆن لەم مانگەدا دەرفەتی کار یان پاڵپشتی گەنجان و پرۆژەکانیان بکەین. بۆ پێی کە بەڕێستان هەم نزیکن لە ناوەندی ئەکادمی و هەمیش لە بازاڕی کارەوە خاوەن کاری خۆتانن تواناسازی لە هەرێمی کوردستان تایبەت بە گەنجانی هەرێمسان چ توانایەکیان هەیە چ بیرۆکەیەکیان دەتوانن ببنە خاوەن کاری خۆیان؟ بە تاکید دەتوانن گەنجانی وڵات زۆر بەهرەدارن زۆر تێکۆشەرن نیشانیان داوە زۆر پرۆژەم بینیوە کە گەنجان تێدا بەشدارن بیرۆکەی خۆیان بووە بەس مشکلەی سەرمایان هەبووە مشکلەی وەکە شوێنێک کەسانێک پشتیان بگرن لەناوەکو بیرۆکە تابعاان بیرۆکەی باشیان هەیە و توانای باشیان هەیە کەسانی زۆر شارەزا دەناسن بیرۆکەکانیان هی ئەوەن کە خزمەت بکرێت پرۆژەکانیان لێ گەورە بکرێت ینی یارمەتی بدێت لە ئایندەدا بتوانن هەلی کار بڕەخسێنن خزمەت گوزاری زیاتر پێشکەش بکەن بەڵێ بە تاکید بە هەموو بیرۆکانە کە دێنە مێشکی گەنجانەوە مجموعەیەک برادرن پێکەوە دادەنێشین بیرۆکەی خۆیان باز دەکەن و هەمیشەش فکری گەوران بیرۆکەی گەوران لە مێشکیدا کە گەورەیکەن کە گەورە بێت دوو خزمەت دەکات خزمەتێک بە کۆمەلگا کە کەسانی کە توانیان هەیە دەتوانن ئیش بکەن و خزمەتێکیش بە ئابووری دەکات کە خزمەتێکی گشتیترە و داهاتی کە دەگەڕێتەوە بۆ کۆمپانیا تەبعاان بەسەر ئەو کەسانی کە بەشدارن بەسەر هەمواندا شەیر دەکرێت و قازانجی بۆ هەموان دەبێت. مانگی ڕەمەزانی پیرۆزداین بە مانگی بەخشین ناسراوە دەتوانینە مانگە بکەینە دەرفەتێکی زۆر باشکە چۆن لە ڕێگای زەکاتەوە بێ لە ڕێگای یارمەتیەوە زەنگین و دەوڵەمەندەکان یارمەتی ئەم گەنجانە بدرێت بۆ ئایندە چ کاریگەری دروستەکە؟ لەسەر و بابەتە ڕای خۆم دەڵێم بەڕای من گەنج ئەگە کاری هەبێ بتوانی ئیش بکە بێ ئیش نەبێت تەبعاان بەلای خراپەشدا ناڕۆ ئەگە بێ سەیری ئامارەکان کەیتەوە و کەسانی کە بەلای ئیشی خراپدا دەڕۆن لە بێکاری لە بێ ئیشێ بە دوێویشێدا دەڕۆن بێت و کەسانێک کە خاوەن سەرمایانە خاوەن توانانە لە بواری ماڵیەوە پشگیری ئەو گەنجانە بکەن 100% تێدامەکە خێرێکی زۆریان دەگاتیە بۆ دوا ڕۆژیان بۆ قیامەتیان و خێرەکەش بە چاوی خۆیان لەو دنیا دەمینن بە قەولی مامەستانی ئاینی دەڵێن ئەو بزان بۆیان دەبێتە باقیات و ساڵحات چون ئەو کارگای هەتا ئیش بکە و کەسان بزان چەند عایلە ناین لێ دەخۆن ئێستا ئەو کارگای ئەمە لێنە زیاتر لە 30 عایلە عەمەلە ئیشی لێ دەکات یعنی حساب کە بزان خێرێکی نەبراوەیە وەزانم هەتا ئەو کاتێ و کارگا بەردەوام بێ و خێرە هەر دەبێت یعنی یەکێ مانگە بکەینە دەرفەتێکی زۆر بەرزە بە خۆشحاڵیەوە دەتوانین ئەسان هەڵمەتێک ڕابگەێنین کە بزانین چێ بەشدارە چی حەزی لێ خێرێکی بکە کە دنیا و قیامەتی پێکەوە مستەوە گەروێت ئەو بەڕێوەبردن و توانای گەنجانی کە بەڕێستان باسی دەکەی دەڵێ من گەنجە ناسم بەو شێوەیە ئەگەر ئەمانە پاڵپشتی بکرێن توانن ببنە خاوەن کارەکان خۆیان بەڕێوە بەرن ینی ئێمە جاران کەسانی شارەزا بیانیە هاو لە دەرەوە ئێمە ڕێنماییەدا بە ئێمە فێریەکردین ئێمە توانین ئێستا هەر لەم توانە نەخۆی شتا ئەنجام بدەین دەزانی چۆن دەبێت وا سیرکەی کە ئەتوو گەنجێک کە پرۆژێکی دەگرێت وەکو سەرپەرشتیاری ئیشێک داخل دەبێت نابێت وای تەسەوەڕێکەوە 100 ڕۆژی یەکەم دەبێت لە ئاستی زۆر بەرزەوە بێ دەبێت ڕێگای بدەی هەڵە بکە ئەزمون پەیدا بکە زەرەر بکە ئیسفادە بکە یعنی ئەوانە ئەگە دەگەڵی تەحمل دەبێت 100 دەتوانێت سواگە زۆربەی وڵاتانی دنیا تەماشاکەی سەرکردەکانی وڵاتەکان گەنجەکانن وڵاتی مە وڵاتێکی گەنجە
گەنجی بە توانای زۆر تێدایە 100% باوەڕیان پێ بکرێ تاکیدم کە دەتوانن بۆ خۆیان بەڕێوەبەری زۆر چاکیان لێ دەرچێت. لە بەشێکی زۆری وڵاتانی ئیسلامی سندوقی بەخشین لەلایەن حکومەت یان وەزارەتی پەیوەندیدارەوە دامەزراوە بۆ کۆکردنەوەی پارەی زەکات. دواتر ئەم سندوقە وەک پرۆژەیەکی وەبەرهێنان کاری لەسەر دەکرێت. تایبەت بە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیش لە هەرێمی کوردستان ئەوان چ پرۆژەیەکیانەیە لەم بارەیەوە؟ لە مانگی ڕەمەزانە هەموو جارە بابەتێک زیندوو ئەکرێتەوە، بابەتی خێرکردنە زەکاتە سەدەقەیە. یەکسەر پرسیارێکا ڕاستی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیش ئەکرێت بۆ تا ئێستا سندوقێک ڕێکارێک پرۆژەیەکی خۆی نییە سەبارە بە ڕێخستنەوەی ئەم بابەتە. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی پرۆژەی هەیە، پرۆژەکەی بە ناوی پرۆژەی سندوقی زەکاتی هەرێمی کوردستانەوەیە. ئەو سندوقە لە بابەتی ئامادەکردن و وەکو پرۆژە هەموو ڕێکارەکانی تەواو بووە. ڕای چەندین لایەن و ئەو لایەنی پەیوەندیداریانی کە بۆ سندوقەوە هەیە وەرگیراوە و کارەکانی زۆر هەنگاوی باشی بڕیوە گەشتووەتە کۆتایی. تەنها ئەوەی ماوەکە لە وەزارەتی ئەوقافەوە بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی وەزیران، لەگەڵ خێرخوازانی هەرێمی کوردستان و لەگەڵ یەکێتی زانایانی ئاینی کوردستان و بە تایبەتیش ئەنجومەنی باڵای فتووە ڕێکارێک هەیە. ئەوش ڕێکاری ئەوەیە کە زیاتر بابەتەکە قەناعەت لای هاونیشتیمانیان دروست بێ، لای خێرخوازان دروست بێ کە ئەو سندوقە خزمەتێکی گەورە بە هەژاران و بەو کەسانی کە مستحقن زەکات و سەدەقەیان پێ بدرێت کاری لەسەر بکرێت. لەو ڕێکار و لەو گفتوگۆیانین و ئەمەلمان وایە کە لە داهاتووە ئەو سندوقە لە بەردەستی خەڵکانی هەرێمی کوردستانە ببێت و سوودی لێ وەربگرن. مە کاریگەری دروستەکان لەسەر کەمکردنەوەی ڕێژەی هەژاری بێکاری لە هەرێمی کوردستان بەپێ ئەو دراسەتی کە ئێمە کردومانە لەسەر بابەتی کاریگەری سندوقی زەکاتی وڵاتانی تر کە پێش ئێمە هەنگاویان ناوە، بەڵێ لەسەر کەمکردنەوەی ڕێژەی هەژاری، لە دۆزینەوەی هەلی کار بۆ کەسە هەژارەکان و دروستکردنی پرۆژە لەسەر ئەو پارەی کە دەچێتە ناو ئەو سندوقە وەکو خەستەخانە، وەکو بابەتی هەموو ئەو بابەتانی کەوا وەبەرهێنی تیا ئەکرێ دەکرێت ئەو کەسەی کە هەژارە، ئەو کەسەی کە پارەی مستحقە بدرێت تێ ڕەنگە خۆی ببێتە کاریگەرێکی زۆر باش ناو سندوقەکە بە کارکردنی بە دۆزینەوەی هەلی کار بۆی لەو پرۆژانی کە سندوقەکە خۆی هەیەی. بە پێوتی ژینانی کە هەر خودی جەنابیشتان وەزارەتەکەش ئەنجامی داوە، خێرکەری باشمان هەیە لە هەرێمی کوردستان دەتوانن کۆمەڵی کێشە و گرفتەیە چارەسەر بکرێت لەم ڕێگایەوە. بەپێ ئەو بەدواداچوونێک کە ئێمە کردومانە لە ساڵانی ڕابردوو و کەسانی پسپۆڕیش لە بواری بزنسە کە زۆر داتایان بڵاو کردێتەوە، بەڵێ ئەو ڕێژەی کە لە کوردستانە هەیە تەنها لە مانگی ڕەمەزانە لە ڕووی زەکاتەوە دەیان ملیۆن دۆلارە. ژمارەکەی ناتوانین تەحدید بکەین لەبەر ئەوەی دەگۆڕێ، ساڵ بۆ ساڵ دەگۆڕێ و ڕەنگە خەڵکانێکی زەکاتی ماڵی خۆیان دەربکەن ڕەنگە ژمارەکەی بە تۆ نەڵێن چونکە حەزیان لێ بەنهێنی کارەکانی خۆیان بکەن. بەڵام ڕێژەکەی من بە دڵنیاییەوە پێ دەڵێم بە دەیان ملیۆن دۆلارە. ئەو دەیان ملیۆن دۆلارە ڕەنگە بچێتە لای کەسانێک مستحق بن، ڕەنگە خەڵکانێکیش مستحق نەبن ئەو زەکاتیان پێ بچێ. فە لە ڕووی زەکاتەوە دەبێ ئینسان بگەڕێ بۆ ئەو پرۆژانەی کەوا هەل لە نەخودی زەکات تا دەکرێت بۆ ئەوەی ئەو پارەیە زیندوو بێتەوە زیاتر خەڵکی ئیسفادەی لێ بکە و بتوانێت ئەو فەقیرە و هەژارانە زیاتر سوودمەند بن. لە هەرێمی کوردستاندا چەندین دەستگای خێرخوازی هەن کە کۆمەک و هاوکاری دەبەخشنە هەژاران، لە نێویشاندا دەستگای خێرخوازی بەرزانی کە بە چەندین پرۆژەی جیاوازەوە بەردەوامە لە هاوکاری و پاڵپشتی گەنجان. لە مانگی ڕەمەزاندا بەخشینەکانی دەستگای خێرخوازی بارزانی چۆنە و چی دابەش دەکرێت، یانیش پرۆژەکانیان چین بە تایبەتی بۆ گەنجان.
ئەگەر باسی دەستگای خێرخوازی بارزانانی بکەین یعنی لەسەر ئاستی عراق بگرە ینی سنووری عراقیشی تێپەڕاندۆ بۆ هاوکاریکردن بەڵام ینی پرسیارەکە لێرە ئەوەیە ئێوە تەنها خۆتان لە کۆمەک ئەرزاق ئەمانە ئەبینەوە یا کۆمەڵێ پلانی تریشتانەیە کە بەبەرداوامی هاوشانی ئەم کارە بەخشندەیانە ئێوە دەیکەن. دەستگای خێرخوازی بارزانانی کە دادەمەزرێت ئامانجێتی خزمەتی مرۆڤایەتی بکات. خزمەتکردنی مرۆڤایەتی ڕەهەندی جۆراوجۆری هەیە. یەک لە ڕەهەندەکانی بەخشینی هاوکاری ڕۆژانێ بۆ خەڵکانی کە پێویستیان بە هاوکاری هەیە. بەداخەوە ڕەوش و ژیانی ئابووری ناوچەکە بە شێوەیەکی گشتی لە چەند ساڵی ڕابردوودا قۆناغی ناوخۆشی بەخۆیەوە بینیەوە. ئەم قۆناغانە وای کرد کە ئێمە لە استراتیجێتی موسسەکە تەنها ڕەهەندێک وەربگرین کە فرای ئەو خەڵکە بکەوین یان با بڵێن بە تەنگ داخوازەکانی ئەو خەڵکانەوە بچین کە ڕۆژانە لە دەرگای دەستگای خێرخوازی بەدەن بۆ ئەوی بەخشینێکیان هاوکاریکیان پێشکەش بکرێت. ئەگینا وەکو تر دەستگای خێرخوازی بەرزانی دەستگایەکە ڕوئایەکی قوڵی هەیە بۆ خزمەتکردن چ لە ئاستی تاک چ لە ئاستی کۆمەلگا چ لە ئاستی نیشتمان چ لە ئاستێکی مرۆڤایەتی. لە پلانی دەستگاکەدا هەیە کە ئێمە بتوانین خزمەتێکی ڕەگوڕیشەی کۆمەلگا بکەین بەمانایە کە ئێمە بتوانین چارەسەری کێشەی ئەو خەڵکانەی کە بە هەر هۆکارێکی کێشەیەکی ئابوووریان کێشەیەکی ژیانیان بۆ دروست بۆ بکەین لە ڕەگوڕیشەوە چارەسەرێکیان لەسەر پێی خۆیانیان دابمەزرێن و کاری خۆیان بکەن. زۆر باشە. ئێستا بە پێی پلانی دەستگای خێرخوازی بارزانی مەسەن چەندین پرۆژەتانەیە هەر بۆ کاری خێرخوازیە چۆن لەمانە دەستگیرۆی گەنجانەکەن هاوکاریانەکەن ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان چۆن لەسەر ئەمانە کار کراوە. ئێمە بەوکو دەستگای خێرخوازی بارزانی کارمان کردووە لە پێناوی ئەوەی کە بتوانین گەنج لەناو کۆمەلگادا زیاتر گرنگی پێ بدرێت. هەر لەو سۆنگەیشەوە چەندین دانیشتمان لەگەڵ زانکۆکان کردووە گرێ بەستمان لەگەڵ زانکۆکان کردو بۆی بتوانین چۆن ئەو گەنجانەی کە خوێندن بۆ کۆتادیان و کۆتای خوێندنەکانیان هەلی کاریان بۆ ببینەوە. بەداخەوە لە کوردستان داخوازی لەسەر کار زۆرە و ڕووی کار زۆر زۆر کەمە. ئێمە بۆ ئەوەی هیچ تەوازنێک بەڵانسێک وەربگرین لەو نا ئەو خەڵکانی کە داوای کار دەکەن لە پرۆژەکانی خۆمان کە ئەنجامیان دەدەین پێویستیمان بە هەر کارمەندێک هەبێ مەرجەکانمان دەستنیشان دەکەن دەبێت خەریجی زانکۆ بێت دەرچوی زانکۆ بێت خاوەنی بڕوانامە بێت گەنجی خەڵکی ئەم وڵاتە بێت بە هەر لە هەمان کاتە کاری دیکەی نەبێت بە خۆشحاڵی و بە سوپاسەوە لەگەڵ کوردستان 24 هەمانە نەوژین ساڵانە لە مانگی ڕەمەزاندا چەندین خێزان ئەوەی کە بە ئیمکانێتی ئێمە هەڵدەسوورێت هاوکاریان دەکەن و کێشەکانیان لە ڕێگۆڕیشەوە چارەسەر دەکەین. بە پێی هەموو داتا و ئامارەکان دەیان ملیۆن دۆلار دەتوانرێت تەنها لە مانگی ڕەمەزاندا لە هەرێمی کوردستاندا کۆبکرێتەوە. بۆیە شارەزانی ئاینی و ئابووری ئاماژە بەوە دەکەن کە ئەم پارەیە بدرێتە کەسانی شایستە و هەژار لەسەر و هەموو شێوە پاڵپشتی گەنجان و بیرۆکەکانیان بکرێت.